کاک سەعید سەرتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت بۆ ئەم دیمانە تایبەتە لەگەڵ بەشی کوردی دەنگی ئەمریکا. سپاس و پێزانی. زۆر سپاس بۆ جەنابتو بۆ هاوکاران کاک بەڵێن. سپاس بۆ ئەو دەرفەتەش کە بۆ من پێکات سەرچاو بۆ ماوەیەک لە خزمەتاندا بوو. سپاس دەکەین. کاک سەعید با لە خۆپیشاندانەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە دەست پێ بکەین. ئێستا کە من و تۆ ئەم دیمانەیە تیادا دەکەین، خۆپیشاندان لە ژمارەیە لە شارەکانی ئێراندا بەردەوامە. ئەڵبەتە مە یەکەم جار نییە ئەم جۆرە ناڕزایی دەربڕینانە لە کۆماری ئیسلامی ئێراندا هەبن. ئەکرێ بە کورتی پێم بڵێ ئایا ئەم خۆپیشاندانانە ڕەهەندی سیاسییان زیاترە یاخۆ ڕەهەندی ئابووری؟ ئەوەی کە بگەڕێنەوە بۆ دروشمەکان و دروشمەکان دەنەزەر بگرین، هەر شارەی بە پێی ئەو مووقعیەت و وەزعیەتەی کە بۆی دێتە پێشێ و ئەو دەرفەتەی کە بۆی دێتە پێشێ و لە وەسیلەیەک لە دەرفەتێک ئیسفادە دەکا هەندێک دروشمی سەبارەت بەوە دێنێتە گۆڕە کە بتوانێت ئەترازاتی خۆی دەربخا. دەواقعدا کۆی ئەو کێشە و ئەو مشکلاتە دەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک مەسائیلی سیاسی و اقتصادی کە و جامعە بەهۆی ئەو دەسەڵاتەوە کە ئیدارەی ئەو وڵاتە دەکات تووشی بووە. بەڵام لە دەرفەتەکان وەک ئەرزم کردی مەسەلەن لە تاران بەحسی بازار دێ بۆ یەکەم جار دێ دەمەیدانەوە، بەحسی ئابووری دێنێتە پێشێ لە شوێنێک لە لای بەشی مەسەلەن سونی نشینی مەلایەکی سونی تێرۆر دەکرێت دەکوژرێ دەیکاتە دەرفەت و خەڵک دێتە دەرێ و ئاعترازاتی خۆی دەردەبڕێت. دەواقعدا لە ئەنواعی دروشم و شێوە لە ئەنواعی مەبەست خەڵکە پێی دێتە دەرێ پێ دێتە مەیدانەوە، بەڵام لە پشت هەموو ئەوانە کۆمەڵێک ناڕزایەتین کە بەنسبەت کۆی ڕژیم هەیە. ئەو دروشمە جۆرا و جۆرانە یاخو ئەو هۆکارانەی کە خەڵکی هێناوەتە سەر شەقامەکان لە شارەکاندا هۆکاری جیاوازن وەکو جەنابەت ئاماژە و پێکردن. ئەمە بۆ مانایەیە کە بگوترێت ڕێبەرایەتیەک نییە بۆ تەواوی ئەو خۆپیشاندانانە کە هەر هەمووی کۆبکاتەوە لە بتوانێت ئەگەر هەر هیچ نەبێ لە ئایندەیەکی نزیکدا بیان کاتە خاوەنی دروشمێکی هاوبەش. بەحسیەوەی کە ڕێبەرایەتێک بۆ بزوتنەوەکە هەیە و بۆ حرەکەتەکان هەیە قەزیەیەکە باسێکی دیکەیەوەیە کە ئاساسەن حکوومەت چۆن هەڵسوکەوت دەگەڵ ئەو حرەکەتانە دەکا و ئەو خۆپیشاندانانە مەهار دەکا یا بڵین لە مقابلیاندا ڕادەوەستێ. ئەوەی کە دەگەڕێتەوە بۆ ئیدارەی ئەو خۆپیشاندانانە بێگومان ئەو خۆپیشاندانانە هەمووی هەر خۆ جوش و ڕمەچینین کە بێنە خەیابانەوە، هێندێک کاری لە پشتە هێندێک ڕێکخراویشی لە پشتە، بەڵام ئەوەی کە کۆی بزوتنەوەکە کۆنتترۆل بکرێ و کۆی بزوتنەوەکە هیدایەت بکرێ دەڕاستیدا ئەوە بەو جۆرە تا ئێستا پێک نەهاتووە. بۆیە زۆربەی دروشمەکانی کە تا ئێستا دێنە گۆڕێ وەکو خۆشتان ئیشارەتان پێکرد لە پێشدا دروشمەکان بە پێی مووقعیەتەکان دێنە پێشێ، زیاتر شتی ئابووری دێتە پێشێ، شتی ڕۆژانە دێتە پێشێ. تا ئێستا کولەن چوارچێوەیەکی گشتگیری سیاسی وەک دەرخستن بەخۆوە نەگوتۆ، بەڵام هەمووی ئەوانە وەکو پێشتریش ئەرزم کردی دەگەڕێنەوە بۆ ئیعترازاتە سیاسی و ئیداری و ئیجتماعی کە و جامعە تووشی بووە بەهۆی حکوومەتەکەیەوە. ئیشارە بە شتێک بکەم لێرە کاک بەڵێن تۆ دەبینی مەسەلەن ئەو حکوومەتانەی کە جەنابلی دەژی من دەیبینم لە ئەوروپا لە ئەمریکا لە وڵاتانی دیکە دەچن دە تەواوی دنیا هەوڵ دەدەن نفوس پەیدا بکەن، دەسەڵات پەیدا بکەن بۆی وڵاتی خۆیان باش بژی، بۆی خەڵکی خۆیان باش بژی، بۆی دەرفەت و ئیمکاناتی وڵاتی خۆیان بەرنەسەرێ. بەڵام لە ئێران دەواقعدا ڕاست پێچەوانەیە دەوڵەتی ئەو وڵاتە، دەسەڵاتی سیاسی ئەو وڵاتە، ئیمکاناتی ئەو خەڵکە دێنێ لە وڵاتانی دیکە سەرفی دەکا، خەرجی خەڵکی دیکەی دەکا، خەرجی مەبەستی دیکەی دەکا کە جیا لە مەبەست و هەدەف و ئیمکانات و ڕیفاهێکە کە دەبێت بۆ جامعەی خۆی پێچی بێنێ. تەبیعەتەن ئەو خەڵکە ناتوانێت ئەوە تەحمل بکا و قبول بکا. بۆیە ئەو ناڕزایەتیانە بەو جۆرە دێنە پێشەوە بێگومان سەر لە جێگای دیکە دەبێنێ. لەگەڵ ئەو هەموو ناڕزایی کە خەڵەکەیەتی لە ناو کۆماری ئیسلامی ئێراندا کامیان نەتوانن ڕۆڵێکی زیاتر و ئەرێنی تریش بگێڕن؟ حزبە سیاسیەکانی ئێرانە بەگشتی یاخود ڕێکخراوە سڤیلیەکانە کە کار لەسەر مافەکان دەکەن. ئەو دووشتە ناکرێت لێکیان جودا بکەینەوە، چ ڕێکخراوە سیاسیەکانی کە وەکو ئۆپۆزیسیۆنی حکوومەت حسابن، چ ئەو NGO ئەو ڕێکخراوانەی کە لە ناوخۆ کار دەکەن. هەر یەک لەوانە لە کولیەتی خۆیدا مەبەستەکانی یەکن، مەبەست ڕێفاه و ئاسایشی ئەو جامعەیە، مەبەست بۆ دەستهێنانی مافە سیاسیەکانی ئەو خەڵکەیە، جا بۆ میلیەتەکان بەجیا بۆ کولیەتی سیستمەکە بە جۆرێک. لەلایەکی دیکەش
ئیدارەی ئەوانە یا بڵین ئەو داخوازیانە هەموو لە نەهادا یەک دەکرێتەوە بەڵام بە پێی دەرفەتەکان و بە پێی ئیمکاناتەکان ئەوەی کە ئەو خەڵکەی لە ژوورەوە ئەو کەسایەتیانە ئەو ڕێکخراوانەی کە لە ژوورەوە ئیمکانی کار و تێکۆشان و فعالیەتیان هەیە بە پێی بە گوێرەی دەرفەتەکانی خۆیان دەزوڵێنەوە کار دەکەن بێگومان ئەوەی کە لە دەرەوەشە وەکو ڕێکخراوی سیاسی وەکو ئۆپۆزیسیۆن ناسراوە و دیارە بێتەئسیر و بێشوێندانەری نییە لەسەر کۆی حرەکەتەکە و کۆی بزوتنەوەکە بەڵام ئەوانە دەبێت تێکەڵکرێنەوە ئەوەندەی دەگەڕێتەوە بۆ ئەو قەزی و بۆ تێکەڵکردنەوەی ئەو دوو ڕەهەند و مەبەست و ئەو دوو بڵین جێگایەکە دەبێت تەسمیم بگرێ و دەبێت بڕیار بدا و دەبێت هیدایەت بکە و دەبێت کۆنتترۆلی وەزعێتەکەی بەدەستەوە بێ ئەوەندەی دەگەڕێتەوە بۆ حیزبی دموکراتی کوردستان ئێمە پێما وایەکە وەک حیزبی دموکراتی کوردستان پێما وایەکە مەسەلەی نەتەوایەتی کورد مەسەلەی میلەتی کورد داخوازیەکانی میلەتی کورد شتێک نییە تەنیا ڕێکخراوە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆنی ئەو خەڵکە بەتەنێ لە دەرەوەی ئەو وڵاتە هیدایەتی بکەن و بەڕێوەی بەرن ئەوە دەگەڕێتەوە ئەو خەباتە ئەو مافە ئەو ویستە کۆی ئەو خەڵکە دەگرێتەوە کۆی ئەو جامعە دەگرێتەوە بۆیە دەبێ هەموو تێدا بەشدار بن ئەوەندەی دەگەڕێتەوە وەکو ئەرزمکردن بۆ حیزبی دموکراتی کوردستان هەوڵمانداوە ئەو مەیدانە فەراهەم بکەین پێچی بێنین کە بتوانین هەموو لایەک ئەوانەی لە ژوورەوەشن بە حرمەتی تەواوە دەوزوتنەوەیدا جێگا پەنجەی خۆیان هەبێ و کاری خۆیان بکەن کە بێگومان دەتوانێت شوێندانێری زۆر زیاتر لەوەی کە ئێستاش هەیە حەیب داهاتوودا. کاک سەعید بە جارێک باز لە حزبە کوردیەکان نەکەین بە قەدەوی بەگشتی دەمەوێت لەسەر ڕەوشی تەواوی ئێران قسە بکەین جەناب داماژە بەوە دەکەی کە پێویستە تێکەڵکردنەوەیەکی تر هەبێت لە نێوان دەرەوە و ناوەوەی کۆماری ئیسلامی ئێراندا جا پرسیارەکە لەوەدایە چ بەرنامە ڕێژیەک هەیە کە بتوانێت ناو و دەرەوە بەیەکەوە ببەستێتەوە لە کاتێکدا جۆرێک لە بێمتمانەی هەیە لە نێوان خەڵک لە ناوەوە و ئۆپۆزیسیۆنەکانی ئێران لە دەرەوە ئەوەی کە بگەڕێتەوە بڵین بۆ هاوکاری و بێ متمانەی خەڵکو و ئەو کۆمەڵێک پارامتری کە بە جودا و جیاجیا دەبێت تەوزیحیان لەسەر بدەین قسان لەسەر بکەین من دەگەڵەوە نیم کە بێ ئەتیمادێک بەو جۆرەی کە باز دەکرێ و زۆر جێگاش ئیشارەی پێ دەکرێ هەبێ وانە بەڵام ئێمە دەگەڵ دوژمنێک تەرەفین دەگەڵ دەوڵەتێک تەرەفین کە لە هەموو ئامرازێک بۆ لێکدابڕانی هێزەکانی کوردی ئۆپۆزیسیۆن و خەڵکەکە کەڵک وەردەگرێ لە هەمچی ئامرازی بەدەستەوێتی زۆریشی بنکە و بنیاد و دەسەڵات و قودرەتێکی استفادەی لێ دەکات ئەوە بەشێکی دیکەشیەوەی کە ڕاستیەک لەو قەزیەدا هەیە ئەویژەوەیە کە کولەن ئۆپۆزیسیۆنی ئێمە یا بڵین ئۆپۆزیسیۆنی کورد ئەگەر مەبەستی ئەو بێ یا کولی ئێران دوو قەزی جودان بە ئەوەی لە پێشدا بەسەلەی کورد باس بکەم بەداخەوە بەپێی ئەو وەزعیەتی ئێمە تێکەوتوین ئەحزابی کوردی تا ئێستا نەگەیشتوینە ئەو جێگایە کە بتوانین مەیدانی هاوکاری خۆمان ئەوەندە بەرینکەینەوە کە لە خۆمان هێزێک یا دەنجێک دروست بکەین کە ئەو دەنگە کۆی ئەو جامعە ویستی کۆی ئەو جامعە دەربخە چ لە نێو کۆڕ و کۆمەڵی نێونەتەوەی چ لەسەر هەموو ڕووداوەکان دیارە ئێمە ماوەیەکە چەند حیزبێکی پێشەش حیزبی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەو موقعیەتەمان بۆ دروست بووە و دەرفەتە پێکاتوەکە حیزبی دموکراتی کوردستان حاڵەتی میحوەریشی هەیە و پەیوەندیەدا توانیمانە لە هێندێک ڕوودا و لە هێندێک هەڵوێست و مەوزعدا بەیەکەوە کار بکەین بەڵام دەگەڵ ئەوەش پێمان وانە ئێمە وەک حزبی دموکرات پێمانی وانە ئەوە کافیە ئەوە وەڵام دەرە ئەوە دەتوانێت وەڵام دەری کولی ئەو نیازەبێکە و جامعەیەتی بۆیە کاری زیاتی دەبێت کاری زیاتی بۆ بکە ئەوەندەی دیکەش کە دەگەڕێتەوە بۆ کۆی جامعەی ئێران بەداخەوە ئۆپۆزیسیۆنی ئێرانیش دەپرش و بڵاوێکی تەواودایە دەمۆقیەتێکی ئاوادانیە کە بتوانێت کۆی بزوتنەوەکە بە دەنجێک و بە هەڵوێستێک و بە سیاسەتێک هیدایەت بکە ئەو مشکلەمان هەیە ئەو مشکلە بەداخەوە سرایەتی کردوەتە نێو چالاکان و تێکۆشەرانی هەم ئێرانی هەم کورد لە نێو خۆی وڵاتیش کە بە نەوعێک ئەو پرش و بڵاوێ هەیە وەکو ئەرزم کردن ئێمە ئەوەندەی دەگەڕێتەوە بۆ حیزبی ئێمە و هەڵوێستی ئێمە و سیاسەتی ئێمە هەوڵی ئەو یەک دەنجەمان چ لە دەرەوە چ لە ژوورەوە هەم بۆ ئۆپۆزیسیۆنی حکوومەت هەم بۆ ئەو کەسانی لە نێو خۆ کار دەکەن بۆی بتوان یەکدەنجێک پێک بێنن هاودەنجێک پێک بێنن بتوان بەیەکەوە تەسمیم بگرن و بڕیار بدەن و لە کۆڕ و کۆمەڵ دەرکەون و نیاز و ویستەکانی ئەو خەڵکە نیشان بدەن و لە دەرفەتەکان استفادە بکەن ئێمە کاری لەسەر دەکەین
کارکردن لەسەری ئەو بۆ نزیکەی 10 ساڵ دەچێت کاک سەعید لە ڕێبەرانی هەموو لایەنە سیاسی کوردیەکان بە تایبەتی ینی ئەوەمان بەرگوێ دەکەوێت هەوڵەکان بەردەوامن بەڵام هەتا ئێستا ئەنجامێکی کۆنکریتی نەبینرا لە کاتێکا بە خۆت دەزانی ینی خەڵک لە ڕۆژهەڵاتی کوردستانە داوا هەرە سەرێکیەکەی ئەوەیە کە ئەم حزبانە پێک بێن ناکۆچەکانی خۆیان وەلاوە بنێن هەلومەرجێکی نوێن لە ناوچەکەدا بەگشتی لە خاورمیانەدا هاتۆتە ئاراوە و بە تایبەتیش بەرامبەر بە ئێران بۆ خۆت ئاگاداری ینی زۆر سیاسەتێ بەرامبەر بە ئێران گۆڕاوە ئەم حزبە کوردیانە چی دەکەن ینی هەوڵەکانی کە زیاتر لە 10 ساڵە دەدرێن ئەگەر هەتا ئێستا ئەنجامی نەبوو بێ چۆن ئەتوانرێ وا لە کەسێک بکرێت لە ناو ڕۆژهەڵاتی کوردستانە کە هیوایەکی هەبێ مەسلەی یەکگرتنەوە بێ مەسلەی تەبایی بێ نزیکە بۆی با من بڕێکشی زیاتر کەم کاک بەڵێن زیاتر لە 10 ساڵە بەڕاستی زۆر زیاتر لە 10 ساڵە هەوڵی ئەو یەکگرتن و نیزیکی و هاودەنجە دەدرێت بەڵام ئێمە دەبێ واقعیەتی قبول بکەین بزوتنەوەی کورد بەداخەوە جۆرێک هەڵکەوتی ئەو وڵاتە و تەسمیم و بڕیارەکانی جۆرێکە کە بەستراوەیی یا بڵین جیرۆدەی کۆمەڵێک مەسائلی نێونەتەوەیە بەتەنێ بۆ خۆی لەسەر کۆی بەحسەکانی خۆی لەسەر کۆی ویستەکانی خۆی بەتەنێ ماوزعی بۆ ناگیرێ و تەسمیمی بۆ ناگیرێ ئەوەندەی کە بژڵین ئەگە قەرار بێ ئاوا قسە بکەین کە ئەساسەن وەزعیەتی کورد لە کوردستانی ئێران یا حکوومەتی ئێران بەستراوەتەوە بەوەی کە ئەو هێزانە یەک بگرن و ئەو دەڕوخێ من ناڵێم ئەوە خراپە زۆر باشە و زۆر پێویستە ئێمە لەو بارەیەوە ڕەخنەمان لەسەرە دەبوو زۆر زیاتر لەوە کار بکەین ئەو ئینتقادە ئەو ڕخنەیە بەجێ و زۆر دروستە جەنابەت بیکەی یا هەر کەسێک لە ئێمە بکە قبوڵە بەڵام ئەوە لە هەمان حاڵدا بۆ معناش نییە ئەوە بوو بێتە هۆی ئەوەی کە کۆی ئەو حکوومەتە ڕاوەستاوە لەسەر یەکدەستی و یەکدەنجی ئەمە بەستاوەتەوە بە زۆر کێشە و مشکلاتی دیکە ئەگەر چاو لە کۆی ئێران بکەین لە کۆی جامعی ئێران بکەین ئەوە لەوێدا بە جۆرێکی دیکە دەردەکەوێت بەڕاستی دەکرێت لەوێدا ئیشارە بەوە بکەین کە موقعیتێک کە دەوڵەتی ئێران تێیدایە حکوومەتی ئێران تێیدایە مانەوەی زۆر بەستراوەتەوە بە بێئینسیجامی و لێکدووری و پشوبڵاوی ئۆپۆزیسیۆنی ئەو دەوڵەتە ئۆپۆزیسیۆنەکەی زۆر بڵاوە ویستەکانی زۆر لێکدورن داخوازەکانی زۆر لێکدورن ئەوەش بۆتە هۆی وەکی ئەو حکوومەتە سەقامگیری خۆی بێڵێتەوە تەنها دەنێو حکوومەت هەم دەنێو خۆیدا هەم لە دەرەوەدا فشارێکی یەکجار زۆری لەسرە زۆر کەوتۆت و بەرزەخت و فشار کە ئەگەر ئۆپۆزیسیۆنەکەی یەکدەست و یەکدەنگ و یەک بڕیار بێ دەتوانێت زۆر سەریعتر ئەو هەنگاوانەی کە بەرە و ڕزگاری ئەو وڵاتە دەچێتە پێشە بیباتە پێش کاک سەعید دەکرێت زۆر بە کورتی پێناسەیەکی جۆری ئەو کێشانم بۆ بکەی کە لە نێو ئۆپۆزیسیۆنی کوردی ڕۆژهەڵاتدا هەیە پێناسەیەک بەیانی کە پێم بڵێ بۆچی 10 ساڵە یا زیاتر لە 10 ساڵە ئەو کێشانە ناتوانرێت چارەسەر بکرێن هەر هیچ نەبێ بتوانرێت ئەو کلێنی جیاوازیانە کەم بکرێنەوە ئەمە چ پێناسەیە هەڵ دەگرێت لای تۆ ئەرزم کردی ئەمن ڕەخنەکەم وەکو ئینتقادی ژوەرگرت لە ئێوە قبوڵیشمەکە وەکو ئینتقاد بگیرێ بەڵام کێشەکانی ئێمە کولەن حیزبەکانی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان یا بگرە بڕێک زیاتریش کێشەکان سیاسی نین زۆر کەم کێشەی سیاسین زۆر کەمیان ممکنە لە سەرهێندێک شێوەی خەبات لەسەر ئەو پارامتر و ئەو بەرنامانەی بۆ حرەکەتانی دادەندرێن بۆی هەدەفەکان پێکن لە شێوەی جۆرا و زۆر ئیسفادە بکری یەکیان زیاتر گرنگی بە خاڵێکی بزوتنەوەکە بدا جۆرەی حرەکەتەکە بدا ئەوی دیکە لایەنێکی دیکەی بۆ گرنگتر بێ و ئەهەمیەتی پێبدا یا یەکیان بە دوو مەسیردا بۆی بڕوا بۆ ڕزگاری ئەو میلەتە لەو باردام چینە مشکلە هەبێ و هەماهەنگی نەبێ وەگیەک بەڵام لە نهایەتدا هەمووی لەباری سیاسیەوە لێک نزیکە زۆربەی هەرە زۆریان لەو بارەی و کێشەمانێ بەڵام کێشەی ئێمە بەداخەوە دەگەڕێتەوە سەر ئیدارەی خۆمان نەحاوانەوەی خۆمان لەسەر یا بڵین ئەو دموکراسی دەروون حیزبی و دموکراسی تشکیلاتی کە دەبێ لە تشکیلاتێکدا هەمووی بتوانێت بە یەکەوە ئەو زەرفێک دروستکە کە هەموو بتوانێت کاری تێدا بکە لەو بارەدا بەداخەوە قەنەعەتەکانمان جاری وایە لێک دوورن و ئەوە بۆتە هۆیەوەی کە لێک دوورکەوینەوە و لێکترازان زۆر بن ئەو لێکترازانانەی کە لە بزوتنەوەی کوردیدا
هاتوتە پێشێ نەوعێک دڕدۆنجی هاوکاریکردن لەگەڵ یەکی هێناوەتە پێشکە دەکرێت لە هەمان حاڵدا دەگەڵ هەموو ئەو دڕدۆنجانە ئیشارە بەوەش بکەم کە لە حاڵی حازردا هەموو هێزەکانی کوردی بە نیسبەت پێش و لە هەموو کاتێک لێک نزیکترن هەم بۆ حاوانەوەیان دەگەڵێکتر هەم بە ئەزمون لە باشووری کوردستان و پارچەکانی دیکەی کوردستان دەکرێت ئەو ئەزمونانە ئیسفادەی لێکرا بێ بۆ داهاتووی ئەو وڵاتی کە ئێمە مەبەستمانە. گاک سەعیدەوەندە لێک نزیکن کە بگوترێ توانای ئەو هەیە بەرەیەکی هاوبەش دروستکەن؟ توانا بۆ دروستکردنی بەرە بەڵا هەیە ئەی بۆ نایکەن کاری لەسەر دەکرێت ئەرزم کردن هەر ئەوەیە کە تا ئێستا دەگەڵ بوونی بەحسەکانی هەن قسەی لێ دەکرێت هەر ئێستاش مەجموعەیەک بەیەکەوە بە نێوی کومیتێکی هاوکاری بەیەکەوە کار دەکەین من ئەرزم کردین ئەوە کافی نییە ئەوە کافی نیە و دەبەرنامەی ئێمەشدا هەیە بۆی کار لەسەر ئەوە بکەین کە بتوانین بە هاوکاریەکی وەسیعتر بکەین کە بتوانین هەم دەنجی کوردیەک بێ هەم قسەی کوردیەک بێ هەم داخوازیەکانی یەک بێ هەم ئەگەرێک هاتە پێشێ بۆ گەڵ دەوڵەتی ناوەندی کورد بتوانێت بە دەنجێکەوە واردی ئەو بەحس و مناقەشە و داخوازیانە بێکە دەبێت لەگەڵ تەرەفەکانی بیکە. چەندە پێ وایە کە پێویستە پەلە بکرێت لەم کارەدا بۆ هێنانە ئارەیە بۆ دروستکردنی بەرەیەکی هاوبەش لە کاتێکا بۆ خۆت دەزانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هەر ئێستا سیاسەتێکی تایبەتری هەیە بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران ئەو سیاسەتەی بەڕێوەبەرایەتەکەی پێشوو نەماوە چەندێک ئەمە واتان لێ دەکا کە خێراتر بکەن و زیاتر لەگەڵ کۆمەڵگەی نێونەتەوەییدا کراوەتر بن بۆ ئیشکردن هەر هیچ نەبێ بۆ ئایندەی کورد لە ڕۆژهەڵات چەندە خێراترمان دەکرێەوە بڵم ئەماگەت 5 ساڵ پێشتر کردبامان درەنگ بوو ئێستا زۆر درەنگە کەوا بوو هەتا سەریعتر بکرێ و هەرچی زووتر بەو یەکگرتن و بەو نزیکایەتی و بەو هاوپەیمانیە بگەین زەرەرمان کەمتر کردووە بۆیە دەبێت زۆری زیاتر کار لەسەر بکەین چکە زۆر ڕاستە ئەو بۆچوونەی ئێوە هەتانە ئێستا ئەو حکوومەتی ئێران وەکو پێشوش ئەمن ئازم کردن هەم لە دەرەوەڕا هەم لە نێو خۆیڕا هەم کێشەکانی نێوخۆی فشارەکەی زۆر خستوەتە سەری بۆیە ئەو پرش و بڵاوی ئێمە هەمانە دەتوانێت کۆمەک بکات زیاتر بەمانەوەی ئەو حکوومەتە بەو جۆرە بۆیە ئێمە دەبێت هەرچی زیاتر بە هەموو لایەکمان کار بکەین لەسەرەوەی کە زووتر بە نەتیجەیەک بگەین ئەوەندەی دەگەڕێتەوە بۆ حیزبی دیموکراتی کوردستان ئیستعداد و ئامادەجی بۆ هاوکاریە لە هەموو کاتێک زیاترە وەکو ئۆپۆزیسیۆنی کوردی بەگشتی و حیزبی دیموکراتی کوردستانیش بە تایبەتی چەندێک ئامادەن یا چەند پرۆژەتان ئامادەیە بۆ سەر و سەوداکردن لەگەڵ ئەگەری هەر گۆڕانکاریەکدا لە ئێرانە بۆ ئێران و ئەوەندەی دەگەڕێتەوە بۆ ئێران و یا بۆ گەڵ هێزەکانی کوردی وەکو ئەرزم کردن ئێمە ئیستعداد و ئامادەجی ئەوەمان هەیە پرۆژە و بەرنامەی خۆشمان دەگەڵ باسکردن و دەگەڵ زۆریان بۆ ئەو هەماهەنگی پێکێنانە ئەوەی دەگەڕێتەوە بۆ سەر حکوومەت و بۆ سەر ئایندا حیزبی ئێمە لانی کەم دەکرێت بڵم 3 ساڵیش دەبێ کۆمیتەی جۆرا و جۆری بۆ هەموو ئەو ئەگەرانە پێکێناوە بەشی خۆی هەیە کاری خۆی دەکات لە پەیوەندی لەگەڵ نێوخۆی وڵات لە پەیوەندی لەگەڵ شێوەی چالاکیەکان لە پەیوەندی لەگەڵ ئەو ئەگەرانەی کە دێنە پێشێ خۆت دەزانی ئەو شەرایەتی ئێمە تیداهین ڕنگ بێ نەتوانی زۆرشت بە میدیایی بکەیت بەڵام حیزبێکی سیاسی ئەگە دوور بێ لە ئەو پرۆژە و بەرنامانە دەبێت حیزبێکی مردوو بێ بۆیە ئەوەندەی دەگەڕێتەوە بۆ حیزبی دیموکراتی کوردستان دە پرۆژە و دە بەرنامەکانی خۆیدا ئەو ئەگەرانەی دەنەزەرگرتوون بەڵام وەکو ئەرزم کردی حیزبی دیموکراتی کوردستان باوە بە تەواضع بڵێم کە بەتەنێ هەموو ئیداری کورد پیوانێ دەبێت بۆ هەموو کوردستان تەسمیم بگرێ پیوانێ دەبێت هەموو ئەو مەدانە و ئەو ساحەیە بکاتە مەدانی تاقوتاز و مەدانی کاری خۆی هەوڵ دەدەین قەت حیزبی دوو نەبین هەوڵ دەدەین بۆی یەکەم بین هەوڵ دەدەین بۆی قسەی یەکەم بکەین بەڵام لە عینی حاڵدا ئەوە دەبینین کە لە ساحەی سیاسی کوردستاندا هێزی دیکەش هەن خەڵکی دیکەش هەیە دەبێت مەدانی خۆی هەبێ دەبێت کاری خۆی هەبێ بەڵام ئێمە دەبێت ئەو هەدەف و بەرنامانەمان هەماهەنگ بکەین زیاتر لێک نزیک بینەوە بتوانین بە پرۆژە و بەرنامەیەکی وەگیەکەوە یا هەماهەنگەوە لانی کەم نزیک بینەوە لەو داخوازیانە کە بتوانین لانی کەم ئەو مشکلاتێکی ئێستا لە شوێنی دیکە دەبینین ئێمە دووچاری نەبینەوە ئەو نزیک بوونەوەی پێویستی بەوەیە کە قسە لەگەڵ وڵاتانی تری جیهانە بکرێت و بە تایبەتیش وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لەمەدا چیتان کردووە ئێمە وەکو پێشوش ئەرزم کردی پێما وایە با بڵم بەخۆشەوە یا بەداخەوە
بزوتنەوەکەی ئێمە یا هەڵکەوتی جۆغرافیایی ئێمە یا کێشەکانی ئەو منتەقەیە جۆرێک هەڵکەوتۆکە کێشەی ئێمە بەحسی ئێمە قەزیەی ئێمە مەسەلەی کورد زۆر بەستراوەتەوە بە زۆر وڵاتی دیکە بە زۆر کێشەی گەورەتر بە زۆر هێزی گەورەتر کە دەناوچەدا دەخیلن لە منتەقەدا هەن حزوریان هەیە بێ ئەوان تۆ ناتوانانی بەتەنێت تەسویم بگری و بەتەنێ هەموو ڕووداوەکان مەهار و کۆنتترۆل بکەی بۆیە ئێمە واقفین ئەوە دەزانین ئەو هێزانە هەن دەزانین ئەو خەڵکانە هەن کە لەسەر ناوچەکە تەسمیم دەکرن بۆیە تیمی دیپلۆماتیکی ئێمە زۆربات لەو پەیوەندەدا کار دەکات هەر جێگایەکی کە پێویست بێ دەنجی کوردی پێبگا حزبی دیموکراتی کوردستان نوێنەرایەتی خۆی بۆ داناوە کاری لەسەر دەکات هەم لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بەشی ڕەوابیتی خارجی ئێمە زۆر باش کار دەکات زۆر باشی کار کردووە هەم لە سەرحی دەفتەری سیاسی و بەرپرسانی یەکەم و دووەمی حزبدا لە وڵاتەکانی دیکە بێجگە لە ئەمریکا لە کە ئێوە حزورتان هەیە زۆر زادیان بینن لە وڵاتەکانی دیکەش هەوڵمان ئەوە بووە هەر جێگایەکی مربوط بە مەسەلەی کورد بێ و جۆرێک قەزیەی کوردی پێ مربوط بێتەوە ئێمە هەوڵمانداوە هەوڵ دەدەین دەنجی ئێمەی پێبگا قسەی ئێمە پێبگا قسەی ئێمە ببیسین قسەی ئەوان ببیسین ئەو هەوڵانەماندا و ئیدامەشی دێن بە هێستریشی دەکەین کە هەلو مەرجەکە ئێستا فراهەمترە وەکو پەیوەندی دەرەوەیەکانی حزبی دیموکراتی کوردستان چەندێک پێتان وایە هەبوونی نێوەندێکی هاوبەش هەبوونی نوێنەرایەتیەکی هاوبەش لە واشنگتن کە دەڵێم هاوبەش بۆ هەر هەموو لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لێرە لە واشنگتن بوونی هەبێ ئامادەیی هەبێ بەشدار بێ لە زۆرێک لە کۆڕ و کۆبوونەوەکاندا ئەمە چەند بە گرنگ دەزانن یاخو پێتان وایە هەر حزب و پێویستە نوێنەرایەتیەکی تایبەتی خۆی هەبێ و ئیش لەگەڵ ئەمریکیەکاندا بکەم هەتا ئەو کاتەی هەیئەتێک دروست دەبێت کە نوێنەرایەتی کولی بزوتنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بکاو دەنجی ئەو میلەتە بە کۆڕ و کۆمەڵی نێونەتەوەی بگەێنێ هەر حیزبەی حەقی خۆیەتی تێکۆشان و فعالیەتی خۆی بکە ئێمە ژێرچێک لەو حیزبانین وکو هەموو حیزبەکانی دیکە هەوڵ دەدەین ئەوەندە بەمە مربوط دەبێتەوە دەنجی ئەو میلەتە بە شوێنی خۆی بگەێنین بەڵام بوونی کۆڕێکی یا هەیئەتێکی نوێنەرایەتی یەکدەنگ کە بتوانێت نوێنەرایەتی کۆی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بکە لە وڵاتە یەکگرتوەکان یا لە شوێنەکانی دیکەش قەت بە قرایستا پێویست نەبووە لە هەموو کاتێک پێویسترە بۆیە هەوڵیشمان بۆ ئەوە هەیە قسەشی لێکراوە دە بەرنامەشدا هەیە هەوڵیش دەدەین هیوادارم تێدا سەرکەوتوو بین کە بتوانین یەکدەنگ هەمومان هەیەتێکی نوێنەرایەتیمان هەبێت کە قسەی هەمومان وێگرا لەو شوێنانی کە بڕیاری لێ دەدرێ نەزەری ئێمەش وەرگیرێ بێگومان نەزەری ئێمە وەک نەزەری حزبێک وەردەگیرێ نەزەری حزبێکی دیکەوە خۆیان وەردەگیرێ ئەوە ڕاستە قەت ئەوە نابێتەوەی کە کەسێک دوو کەس سێ کەس بێن کۆی بزوتنەوەکە نوێنەرایەتی بکەن و دەنجی کۆی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ کۆڕ و کۆمەڵی نێونەتەوەی باس بکەن ئەوە پێیواقفین زۆر زۆر دروستە ئێمە لەو بارەیەوە بەداخەوە تا ئێستا نەمانتوانیوە ئەو کۆڕە پێک بێنین بەڵام هەر ڕۆژێک زووتر دروست بێ زیان کەمترە ئەو باس خواسەی کە کراوە لەسەر پێکێنانی ئەو نێوەندا و بەشەیە ئەو نوێنەرایەتە هاو بەشە قسە و باز لەگەڵ پژاکی شاکراوە ئێمە پێما وایە پژاک ڕێکخراوێکە وجودی هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان و هەیە ئینکار ناکرێ بەڵام دەعینی حاڵدا پێمان وانییە کە ئەو ڕێکخراوە ئەو حیزبە لە بەتنی ئەو جامە هاتوتە دەرێ ئەو ڕێکخراوەیە ئەگەر بۆ خۆی وەکو ڕێکخراوێکی کوردی سربەخۆ و مستەقیل لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ڕۆژهەڵاتی کوردستان قسە بکە و نیازەکانی ئەوان مەترەکە و خۆی ئەعلام کا کە بۆ خۆیەتی و بۆ خۆی تەسمیم دەگرێ هیچ کێشەیەکمان دەگەڵ ئەو ئەمە مەرجە دایانێنێەوە مەرج نییە نەمکرد لێرە مەرجێک دادەنێم بەڵام بۆ هاوکاری و بۆ پەیوەندی و بۆ تەسمیم گیری ئەگە قەرار بێ ئێمە دەگەڵ پەژە قسە بکەین و مەجبور بەوە بیم بچین دەگەڵ جێگایکی گەورەتر لەوان قسە بکەین دی باشی چین دەگەڵ جێگا گەورەکە قسە دەکەین ئەو جێگا گەورەی مربوطە بە شوێنی دیکە کەوابوو دروست وایە ڕێکخراوێکە ئەو ڕێکخراوانەی لە بەتنی لە دڵی ئەو جامعە هاتوونە دەرێ ئەوان لەسەر ئەو وڵاتە تەسمیم بگرین ئەمە پێما وایە وەک حزبی دیموکراتی کوردستان پێما وایە هەر بەشەی کوردستان دەگەڵ ئەوەی کە کوردی یەکنەتەوەیە ئەرزەکەی بەستراوەتەوە بێ کولتور و فەرهەنگ و سەرنوشتی سیاسەکەی هەموو یەکە بەڵام دەبێ واقعیەتێک قبول بکەین ئەویژەوەیە کە ئەو وڵاتە دابەش کراوە هەر لایەی جۆر و هەڵسوکەوت و کێشە مەسایلی مەربوط بە خۆی هەیە زەمینەی خۆی هەیە بۆیە ئەو پارچی کە ئێمە پێما وایە چۆن ئێمە ئیزن بە خۆمان نادەین
نە لە کوردستانی تورکیە نە لە کوردستانی عێراق نە لە هیچ پارچەیەکی کوردستاندا دەخیل بین لەسەر کێشەکانی ئەوان یا لەسەر مەسائلی ئەوان و قسەی ئەوان قسەی تێدا بکەین ئەگەر کاری خێرمان بۆ بکرێت دەکەین دەناواری کێشەکانیان نابین پێم وایە ئەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستانیش هەموو هێزەکان دەبێتە سەری بگرن جا بۆیە ئەو بەحسا لەو پەیوەندێدا گرەیەک دێنێتە پێشە دەبینی ئێمە و ڕێکخراوەکانی کە مەجبورن دەگەڵ شوێنی دیکە قسە بکەن ڕاستەخۆ ئەمەتان بە پژا گوتووە بەڵێ چۆن وەڵامی ئەوان ئەوان بخوایان چۆن وڵام دەدنەوە با وڵامەکەی ئەوان من لێرە ناڵام بخوایان با بخوایان وڵام دەرمن دە مقابل ئەو پرسیارەدا بەڵام ئەوە قسەی ئێمەیە ئێمە پێماوە دەگەڵ حازین دۆستاتیان بکەین دۆستاتیان دەکەین کێشەشمان دەگەڵیان نییە بەڵام ئەگە قەرار بێ لەسەر سەرنویشتی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان قسە بکەین دەگەڵ ئەو هێزانە ساق دەبینەوە کە لە بەتنی ئەو جامعەدان بەڵام ئەو هیچ بۆ معنانی ئێمە کێشەیەکمان دەگەڵ پژاکەیە دوژمنایەتێکمان دەگەڵ پژاکەیە یا نادیدایان دەگرین نەخێر ئەسڵەن بەو معنانیە زۆرشمان حرمەت بۆیان هەیە زۆریشیان ڕێز لێ دەگرین زۆری هاتوچۆشمان هەیە هاتوچۆش دەکەین بەڵام بۆ تەسمیمگیری سیاسی بۆ تەسمیمگیری لەسەر ئایندەی ئەم وڵاتە دەبێ ئەو کەسانە تەسمیم بگرن کە ئی ئەو جامعان ئەگەر ئەوانیش ئامادە بن و بەو جۆرە بیر بکەنەوە کە حزبی دموکراتیا هێزەکانی دیکە نەک وەکمە بیر بکەنەوە ئاوا لەسەر ئەو بەشە ساغ ببنەوە هیچ کێشەیەکمان نەدەگەڵ ئەوان ئەگەر حیزبێکی دیکەش دروست بێت لە ڕۆژهەڵاتی کوردستان ئامادەی هاوکارین دەگەڵی من عەرزم کردن ئێمە وەک حیزبی دموکراتی کوردستان پێم وانە ئەو ساحە فەقەت ئێمەی دەبێمە تاز و سیاست تێدا بکەین هەموو ئازاد دەتوان کاری تێدا بکەن ئەوانیش یەکێک لەوانە بەڵام وەکو عەرزم کردن دەبێ بۆ خۆیان تەسمیم بگرن دیکە لەسەر تێرۆر لەسەر ئیعدام حیزبەکان بەیەکەوە ڕاگەاندنیان داوە بەیەکەوە داوای داخستنی دوکانانیان کردووە بەیەکەوە داوای خۆپیشاندانیان کردووە بەیەکەوە هەڵوێستێکیان ڕاگەاندووە بە نیسبەت ڕۆژهەڵاتی کوردستان و خەڵکی ناوخۆ یا لەسەر مەسەلەیەک مەوزعی هاوبەشیان بووە ئەوانە بوون بەڵام هەموو ئەوانە کافی نین لە بەرامبەر ئەو نیازەدا کە پێویستە ئەو یەکدەنجە بەهێزتر و زیاتر کرێ کاک سەعید ئەلم ڕۆژانەی ڕابردوودا ئەو خۆپیشاندانانەی کە لە سەرەتای ئەم دیمانەیەدا باسمان کردن زۆر لە شار و شارۆچکەکانی ناو کۆماری ئیسلامی ئێرانی گرتەوە بەڵامەوەی کە جێی سەرنج بوو زۆرێک لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی نەگرتەوە بەشدار نەبوون ڕاستە هەندێک مانگرتنی پشوکە بوو بە تایبەتی ئەگەر بە هەڵەدا نەچوو بم لە کرماشان بوو بەڵام شتێکی وا گەورە نەبوو کە بکەێت بەرباز ببێ بە هەواڵێکی گەورە کاک بەڵێن لە ڕۆژهەڵاتی کوردستان لە 40 ساڵی ڕابردوودا لە هاتنە سەرکاری حکوومەتی جمهوری ئیسلامیەوە هەتا ئێستا ئەگەر سەهمی لە هەموو شوێنەکانی دیکەی ئێران زیاتر نەبێ لە هیچ جێگا کەمتر نیە تەنیا ناوچەیەکە یا تەنیا خەڵکێکە کورد لە ئێراندا هەتا ئێستا دەمقابل ئە حکوومەتەدا ڕاوەستاوە هەر بۆیەش ئەو هێز و ئەو نیرویەی حکوومەتی جمهوری ئیسلامی بۆ کوردستانی تەرخان کردو بۆ کوردستانی دیاری کردو و لەوێ نیشتەجێی کردو و لەوێ نیگەرانە لە ڕووداوەکان و لەوێ نیگەرانە لە حرەکەتی خەڵک لە هیچ جێگایەکی دیکەی ئێران بەو جۆر هەڵسوکەوتی نەکردووە هەر ئێستا کە دەگەڵ جەنابەت قسە دەکەم ئەوەندەی نیرو هێز و تانگ و تۆب لە ڕۆژهەڵاتی کوردستان لە کوردستانی ئێمە هەیە لە پارچەی ئێمە وجودی هەیە لە هیچ کام لە پارچەکانی دیکە بۆ ئەندازە وجودی نییە ممکنە لە تاران تەزاهورات دەکرێت چەند جوڵانی تاران و تەورێز زۆر گرنگی لە هەموو جکە گرنگترە بۆ یەکلاکردنەوەی ئەو بزوتنەوەیە بەڵام لەوێ لە ئەگە لە تاران تەزاهورات بکرێ معلومێ چەنگ و لە داویژە بەڵام لە سنە و لە کرماشان و لە بانە و لە مەهاباد و سەقز ئەگە حرەکەتێک بکرێ بێگومان خەڵکی تێدا دەکوژرێ بۆیە هیچ زەرورەتێک نییە ئێستاکە بەو جوورە حرەکەتەکە دەڕوا بەڵام کاتی خۆی بێ ئەو خەڵکە ئامادەیە بە معنای ئەوە نییە لێ بێدەنگە لە وەزیەتە بە معنای ئەوە نییە لە قەراغەیە لەو بزوتنەوەدا بە معنای ئەوە نییە بە هێندی ناگرێ ئەو بزوتنەوەیە نەخێر لە کاتی خۆیدا ئەو خەڵکە سابیتی کردووە لە مەیداندا دەبێ کاریگەریشی زۆر زیاتر دەبێ هەروەک پێشۆش دەری خست دەتوانێت نەخشی زۆر هیدایەت کننده و تاثیرگوزاری لەسەر کۆی ئێرانیش هەبێ خەڵکی ئێمە بۆ ئەو ڕووداوانە زۆر ئازا و زۆر بەجەرگ و زۆر بەتوانان بەڵام قەراریش نیە هەموو جارێ ئەو خەڵکە هەزینەیەکی یەکجار زۆر بۆ ئەو حرەکەت بداتە حاڵێکداکە ئێمە متەوەجیەوە هین ئەساسەن دەرفەتی هاتنە دەر بڕاوە ئێستا لە زۆربەی شارەکانی کوردستانی ئێران بە حەدێکی هێستێک خزاندووە یعنی ئیمکانی ئەوە نادا سەرڕایوەش مەسەلەن هێزی حزبی دیموکراتی کوردستان ماوەیەکی لەوە پێش ماوەیەکی لەوە پێش لە
دیارە هێزی نێوخۆ چالاکی نیزامیشی بووە بەڵام ئەوە بۆ معنایانە کە مەدانتەوە ئامادەیە نەخێت هەزینەیەکی یەکجار زۆری دەوێتەوە بەڵام کاتی خۆی بێ و خەڵکە دێتە دەرێ کاک سەعید دەرەوەکو لەم دیمانەیەدا سەرەتا باسمان کرد هەلو مەرجێکی نوێ هەیە بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران ئەمریکا لە ڕێکەوتنە ناوچیەکە کشاوەتەوە سزای نوێ سەپێنراوەتە سەر ئێران ئیسرائیل بە جۆرێکی تر دەڕوانێتە ئێران عەرەبستانی سعودیە تێڕوانینێکی زۆر تایبەتی هەیە بەرامبەر بە ئێران بەردەوامە لەسەر هەڕەشەکانی خۆی کە دەیکا بەردەوامە لەسەر دەستێوەردان لە وڵاتانی وەکو عێراق سووریا لوبنان یەمەن و بۆ شوێنەکانی تریشدا ئەم ئاڵو گۆڕانە بەرەو ئەگەری گۆڕانی ڕژێمی ئێران دەڕوا یا ڕژێمەکە لە شوێنی خۆی دەمێنێتەوە و تەنها ئەوەندە دەبێ ڕەفتارەکانی خۆی بگۆڕێ ئەوەی کە حکوومەتی جمهوری ئیسلامی و دەسەڵاتی سیاسی لە ئێران نابێ بەو جۆرە بمێنێ و دەبێت تەغیری تێدا پێک بێ هیچ قسەی تێدانێ دەبێ ببێ وەدەشکرێ ئەو تەغیرەت پێک دێ بەڵام ئەوەی کە ئەو تەغیرە ئەو ئاڵو گۆڕە چۆن دەبێ ئایا تبدیل بە حرەکەتێکی وەکو ساڵی 1350 یا 1970 دێتە پێشێ یا جۆرێکی دیکە دەنێو خۆیدا تەغیر پەیدا دەکا هەموو ئەو بەحسانە هەن هەموو ئەو سناریویانە قسەیان لێ دەکرێت بەحسیان لێ دەکرێت ئەوەندەی کە هەتا ئێستا دیارە دەگەڵ هەموو ئەو فشارە نێونەتەوەیەی کە لەسەر ئێران هەیە دەگەڵ هەموو ئەو کێشانەی کە لە نێو خۆی جمهوری ئیسلامیدا هەیە وا دەرناخاکە بەم زوانە زۆر سەریع تەغیراتێکی ئاوا بڵاو وەسیع لە ئێراندا بێتە پێشێ بەڵام ئەو ئاڵو گۆڕات دەبێ ببێت چونکە خودی ئەو تەغیراتش خودی ئەو ئاڵو گۆڕانش بەستراوەتەوە بە ئامادەجی هەم ئۆپۆزیسیۆن هەم ساغبوونەوەی وڵاتانی دیکە تەسمیم دەگرن لەسەر ئەو منتەقا ئەوانش بۆ خۆیان کێشیان هەیە خۆت دەبینی ئێستا ئەمریکا هەڵوێستێکی هەیە ئوروپا هەر ئەو ڕۆدەکۆبوونەوەدایە بۆی بزان چۆن دەگەڵ جمهوری ئیسلامی معاملە دەکەن چۆن دەگەڵ ئەمریکا دەسازێن چ شتێکی بینابینی دەگەڵەوە دروست دەکەن ڕێی جمهوری ئێران دێتە دەرێ هەمزەمان دەگەڵەوەی بەحسی بۆمب و تەقانەوە شتیوا دێتە پێشێ ئەو دەچێتەوە هەڕەشە دەکا دەڵێن نەفتی من بە خەلیجی فارزدان نەڕوا خەڵکی دی زەحمەتە بڕوا هەڕەشەی ئاوا دێنتە پێشێ هەموو ئەوانە ئەوە نیشان دەدا کە ئامادەجێ بۆ جێگرتنەوەی حکوومەتی جمهوری ئیسلامی ئێستاتەوە ئامادەیە نا ئەو خەڵکەی کە تەسمیم دەگرن وەکو وڵاتانی دەرەوە بەهێز لەو منتەقەدا توانیویانە دەگەڵ دۆستەکانی خۆیان دەگەڵ هاوپەیمانیانی خۆیان بە تەواوی لەسەر سناریۆیەک بۆ ئایندێ ئەو وڵاتە ساغ ببنەوە بەڵام ئەوەی کە لەسەری ساغن هەموو لایەک ئەوەی کە دەریش دەکەوێ و ئێستا ڕوونە لە بەرچاوی هەمومان ئەوەیە کە جمهوری ئیسلامی بەو جۆرەی کە ئێستا دەسەڵات دەکا و سیاست دەکا و وڵات ئیدارە دەکا و تاخت و تاز لە دەور و بەردا دەکا و دموکراسی پێشێل دەکا و وڵاتەکەی خۆی بەو جۆرە ئیدارە دەکا و خەڵگاوە لە برسان دەگوژێ و هەزینەی ئەمواری ئەو خەڵکە دارایی ئەو خەڵکە لە وڵاتانی دیکە سرف دەکرێت ئەو حکوومەتە بەو جۆرە ناتوانێت ئیدامە بدا و وەدەگۆڕترێ ئەو گۆڕانە وەکو ئەرزمکردن بەستراوەتەوە بە کۆمەڵێک مەسائل کە لە ئاندەدا هیچیان ئێستا خارج نین هیچیان لە سناریۆکان دەرنەکەوتون کاک سەعید ئەوەندەی خۆت چاودێری ئەو ڕەوشە دەکەیت و یادی لێی وەردەبیتەوە پێ وایە ئەو ئۆپۆزیسیۆنەی ئێستای ئێران ئۆپۆزیسیۆن بە گشتی نەک ینی بەجیاوات توانای ئەوەی هەبێ ببێ بە جێگرەوەی ئەم ڕژەمەی کۆماری ئیسلامی ئێران ئۆپۆزیسیۆنی ئێرانی زۆر لێک دوورە لە هەڵوێست و لە مەوازع و لە بۆچوون و لە ئیدارەی وڵاتدا جیاوازی زۆریان هەیە پەش و بڵاوێکی زۆر هەیە بۆیە بەشێک لە بۆچوونەکان ئەوەن کە ڕنگ بێ بۆ جێگرەوە و بۆ ئۆپۆزیسیۆن دروستکردن دەمقابل حکوومەتدا زیاتر لەسەر هێزەکانی کە لە نێو خۆی وڵاتن هەزینە دابنێن و سەرفی ئەوان بکرێت کە هێزێکیان لێ دروست بکرێت یان ئەوەی کە موقعیتێکی وا بێتە پێشێ ئەوانە ناچارکردن بەو حاڵەتانی کە بۆ وڵاتانی دیکەش هاتوۆتە پێشێ لێکیان نزیکەنەوە مەجبوریان کەن کە دەگەڵێک بسازێن و لەسەر نەوعێک حکوومەت و لەسەر نەوعێک ئیداری وڵات دەگەڵێکتر هەما هەنجام بکەن بەڵام تا ئێستا ئەوەی دیارە بەشێکی زۆری ئەو ئێنێرژە لەسەر نیوخۆی وڵاتە ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵاتی کوردستان دەتوانێت ببێ بە بەشێک لە چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانەی لە ناو ئۆپۆزیسیۆنی ئێرانیدا هەیە بەداخەوە ئۆپۆزیسیۆنی ئێرانی
ئەوی زۆر دموکراتیان زۆر بەرچاوتەنگ دەڕوانێتە ویستی کورد زۆر دڵیان ئاوەڵە نییە بۆ بیستنی مەوازع و بۆ چوونەکانی کورد هەن ڕێکخراوی وا هەیە ئەعلامی کردووە کە نەوەیەک ئازادی بۆ کورد قبوڵە هێندێکش دەڵێن قسە دەکەن بەڵام زۆر زعیفە ئەو دەنگە زۆر کزە بۆیە تا ئێستا کورد بۆ خۆی ئەو یەک دەنجەی نەبوو کە بە یەک دەنگەوە واریدی کێشە دەگەڵ ئەوانیش بێ ئێمە ناچارن بۆ ئەوانیش بێ بۆ ئۆپۆزیسیۆنیش بێ دەبێت دەنجی خۆمان یەک بخەین بۆی ئەوان بە یەک دەنگ ویستی کورد ببیسن دەو حاڵەتەدا کورد دەتوانێت هێزێک بێ هەم بۆ نزیکردنەوەی ئەوان لە یەکتر هەم بۆ ئەوەی کە بەوانیش بڵێ هەروەک پێش ئەو حکوومەتەش کورد مبارزەی کردو بۆ ئازادی خۆی دەگەڵ ئەو حکوومەتەش مبارزەی کردو بۆ ئازادی خۆی ئەگەر ئازادی بەدەست نەهێنێ بێت و جمهوری ئیسلامیش بڕوخێ ئەو حکوومەتەش نەمێنێ حکوومەتێکی دیکەش بێتە سەرکە تا ڕادەیەکی ئامال دموکراتیک بێ مادام مافی کورد دابینەکە ئەو هەڵوێستانی ئێستا کورتەتی هەر بەردەوام دەبێت بۆ خەباتی بۆ بارزاتی خۆی بۆ ویستەکانی خۆی بۆ دابینکردنی چیانی سیاسی خۆی قەباتی خۆی هەر دەکات جا بۆیە دەگەڕێمەوە سەر بەحسەکە سەر پرسیارەکەی ئەوە کە ئەگەر ئێمە ئەو یەک دەنجە دەنێ خۆماندا پێک بێنین بێگومان دەتوانین تەسیرمان هەبێ بەڵام چەندە بەستراوەتەوە بەوەی ئەوان چەندە جۆچکەی بیستنیان هەیە هەتا ئێستا بەداخەوە گوێی بیستنی ئەوان بەنسبەت بۆ چوونەکان و نیاز و ویستەکانی ئێمە کزا کاک سەعید زۆر سپاسە دەکەم بۆ بەشداری لەم دیمانەیە سپاس بۆ جەنابی بۆ دەرفەتێکەوە زۆر سپاسە دەکەم زۆر مەمنون